سامان بەهادین ئەو گەنجە تەمەن 40 ساڵەیە کە لە مانچی ئابی ساڵی ڕابردوودا بە مەبەستی بەدەستهێنانی ژیانێکی خۆش ڕووی کردا وڵاتی تورکیا بۆ ئەوەی لەوێوە لە ڕێگەی دەریای ڕەشەوە بەرەو ئەوروپا گەشت بکات. بەڵام پێش گەیشتنی بە کەناری ئارامی لە یەختەکە کەوتە ناو ئاوەکەوە. دوای 20 ڕۆژ ونبوونی لە ناو دەریای ڕەشدا تەرمەکەی دۆزرایەوە. دوای 5 مانگی شەوی ڕابردوو تەرمەکەی لە ڕێگەی فرۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانی گەڕێندرایەوە سلەیمانی و بە خاک سپێدرا و پرسەکەشی لە مزگەوتی خانەقای شاری سلەیمانی بە ئامادەبوونی کەسوکاری و هاوڕێکانی بەڕێوە چوو. ئەم ڕووداوە لە مانگی 25 ڕوویە سەفەری کرد بۆ دەروی وڵات لەبەر بارودۆخی وڵات کە قەیرانی داراییەوەمانە ئیتر دەسە قەراغی یەختەکە وەستاوە کەوتۆتە ناو ئاوەکە و دوای خنکاوە دوای چ ڕۆژن جامی پێمانزانی کە لە دەستمان ناوە. ڕێگای تەلەفۆنێکی پێ خۆی مۆبایلەکەی لە گیرفانی ئاوێ ئیتر لە بولغاریا لە دەری هێنن ئیتر ئەوان بە ڕێگەی خۆیان خستیبانە ئیش ئێمێڵەکان دەرێ نابوو ڕقم تەلەفۆنشی تەلەفۆنیان بۆ دایکی کردبوو لە ڕێی ئێمێڵەکەەوە تێداکیشی نازانێ یابووی بە دراوسێکە مامۆستایە ئیتر ئەو حادسەی پێوت زۆر کارەساتێک بوو بۆ ئێمە. سەرۆکی فیدراسیۆنی پەنابەرانی عێراق بە کورسات نیوزی ڕاگەیاند دوای ئاگادارکردنەوەیان لە دیاردەمانی پەنابەرێکی کورد بە هاوکاری نوێنەری فیدراسیۆن لە وڵاتی بولغاریا دوای ئاگادارکردنەوەیان لە بوونی تەرمێک تەرمی سامان بەهادینیان ناسیوەتەوە. داخەوەکە لە ناوەڕاستی مانگی ئەیلولی ساڵی 2007 بوو لە کاتی کۆمەڵێک لە پەنابەران لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کەناراوەکانی تورکیاوە بە مەبەستی کۆچکردنیان بەرە وڵاتانی ئەوروپا ڕۆن بەرەو کەناری ئارام پێشەوەی کە بگەن بە کەناری ئارام بە ڕۆمانیا بەداخەوە کاکە سامانەکەوێتە ناو دەریای ڕەشەوە وە گیان لەدەستایە دوای ئەوەی کە زیاتر لە 2 هەفتە ئێمە گەڕان بە دوای تەرمەکە لە وڵاتی ڕۆمانیا بەڵام دواتر تەرمەکەی دەرکەوت کە لە وڵاتی بولغاریایە بە پرۆسێکی یاسایی زۆر قورسە تێپەڕی دوای ناردنی پشکنینی DNA و کۆمەڵە ڕێکاری یاسایی تاو گیرا بەر لەلایەن فیدراسیۆنی پەنابەرانەوە توانرا تەرمەکەی ئەمشەو بگەڕێنێتەوە لێرە لە نزیکە سوکاری بە خاک بسپێرێ. لە کۆتایی ساڵی 2015ەوە تا ئێستا تەرمی 130 پەنابەری کورد کە بە ڕێگای جۆرا و جۆر لە کاتی سەفەرکردنیان بۆ وڵاتانی ئەوروپا بە ڕێگەی نایاسایی گیانیان لەدەستداوە بە هاوکاری فیدراسیۆنی پەنابەرانی عێراق تەرمەکانیان گەڕێندراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. هەروەها تا ئێستاش 120 پەنابەری تریش بێسەر و شوێن و هەوڵەکانی فیدراسیۆنیش بەردەوامە بۆ دۆزینەوە و ناونیشانی ئەو کەسانە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.